لە ڕۆژگاری ئەم ڕۆژدا داگیرکەرانی سەر کوردستان بە هەمان عەقڵیەتی شەڕخوازی بەردەوامن لە وێرانکردن و کۆمەڵکوژکردنی سەرگەلەکەمان بە تایبەت دەوڵەتی فاشستی تورکیا لە هەر کاتێک زیاتر بۆشکاندنی هێڵی تێکۆشانی گەلی کورد و بزوتنەوە ئازادیخوازەکەی بە هەموو توانای خۆی و هاوپەیمان و نۆکەرانی ناوخۆییەوە بەردەوامە لە هێرش و داگیرکاری و ئەنجامدانی کۆمەڵکوژی و تاوانی دژە مرۆڤایەتی لە باکووری کوردستان تا دەگاتە ڕۆژئاوا و شارەکانی کۆبانێ و عەفرین و سەرێکانی و گرێسپی داگیرکراو لە ئێستاشدا هێرشی دڕندانەی بۆ سەر باشووری کوردستان بە دڕندانەترین شێوە دەست پێ کردووە و تاوان لەسەر تاوان بە بەرچاوی جیهانەوە ئەنجام دەدات لە کاتێکدا یادی ئەم مەرگەساتەی شەهیدانی قەڵاتجێ دەکەینەوە دەوڵەتی فاشست و داگیرکەری تورکیا بە هاوکاری هێزە بەرژەوەندی خواز و نۆکەر و هێرشی سەر کوردستانی لە ناوچەکانی شیلاتزێ و ئامێدی و زاپ و ئاواشین و مەتینا بە چڕی بۆ سەنگەر لەشکان نەهاتوەکانی گەریلای ئازادی کوردستان دەست پێ کردووە کە بە هەڵوێستی بە شکۆی گەلەکەمان و هێزی پۆڵاینی گەریلا دوژمنی بەچۆک داهێناوە ئەوەی شەرمەزاریە بۆ دەسەڵاتداران و بێهەڵوێستی ئەو هێزانەیە کە لە پێناو دەسەڵاتە گەندەڵ و سەرکوتگەراکەیان کەوتونەتە خزمەت سیاسەتی داگیرکەران دەسەڵاتدارانی باشووری کوردستان ئەوەندە لە ئامان جوویستی گەل دوورکەونتونەتەوە بوێری ئەوەشیان نییە بە شکۆوە ئەو یادانە لەگەڵ کەس و کاری شەیدان بکەنەوە خەڵکی چیتر گوێ بۆ بەڵێن و درۆکانیان ناگرن کە ماوەی 30 ساڵە دووبارەیان دەکەنەوە ئیدی ئەو زەمانە گوزەشت خەڵکی باوەڕ بە بەڵێنەکانتان بکات و بەڕێزەوە لە بۆنەکان پێشوازیتان بکەن بە پێچەوانەوە شەرمەزار و ڕسوایان دەکەن دەبێت خانەوادەی سەربەرزی شەیدان و تێکڕای خەڵکی ئازا و چاونەترسی کوردستان ڕێگەنە دەنچیتر لەلایەن بنەماڵە و حیزب و کەسە تاڵانچیەکانەوە یاری بە چارەنووس و پیرۆزەکانیان بکرێت پێویستە بە شکۆوە دوور لە دەسەڵاتدارانی گەندەڵ ئەو یادانە شکۆدار بکرێن و تاجە گوڵینەی گەل لەسەر مەزاری شەیداندا بنرێت نەوەکی حیزبە نۆکەر و گەندەڵەکان بۆیە لێرەوە وەک تەفگەری ئازادی پشتیوانی داواکانی خەڵکی دڵبرینداری پشدەری سەربەرز دەبین یادی شەیدانی 24/4 هەمیشە لە بەرزیدا و بە شکۆ بەرز ڕادەگرین نەمری بۆ شەیدانی قەڵاتجێ و سەرجەم شەیدانی کوردستان ڕوڕەشی بۆ داگیرکەران و هاوکارەکانیان